ئەوەی باس کراوە ئەوەیە کە خەم و کێشەی ئێمە ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێغاز نەبن و بێغازیش نابن و دڵنیایی لێرەوە دێنە هاوڵاتیان کە ئەو بابەتەی هەبووە لە ئەنجامی دەسا و دەستکردنی کاری دوو کۆمپانیا بووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئەمەش ئەوەی لێکەوتوتەوە کە چەند ڕۆژێک غاز ڕاگیراوە ڕاستە چەند خروقاتێکیش بووە لە چەند ناوچە جیاجیەکان و چەند شۆفێرێکیش لەوانەی کە ترسیان لەوە بووە کە کارەکەیان لە دەست بدەن و خەڵکی ناوچەکە بۆ داواکردنی خزمەتگوزاری خۆپیشاندانیان کردووە و نوێنەریان سەردانی قایم مقامەتی قەزای چەمچەماڵی کردووە و ئێمە بە تەواوی لە بابەتەکە ڕوون بۆ لامان ئەوەیە کە لە ئێستا بەدواوە ئێمە بۆ ڕۆژانی داهاتوو کێشە و گیرروگرفتی غاز چارەسەر بێ بە پشتیوانی خوایگەرەوە ئێستش ڕێژەکە بە تەواوی ئەگات و ئەو شۆفێر و ئەو کەسانش کە لەوێ کاسبیان کردووە ئێمە لەگەڵ کۆمپانیای تازە دەست بەکارمش قسەمان کردو کە مافی ئەوانیش نافۆتیەوە ئەکاری ئەوانیش وەکو خۆی بەردەوامە بێ ئەوەی کە بینیمان لە نزیکەوە جۆمان لە داواکاری دیارە کۆمەڵێک شۆفێر لەو ناوەن کە ئەوان پیان وابوو لە کارەکانیان دوورەخرێنەوە بەڵام ئێمە دیارە لەگەڵ کۆمپانیای ئەوەی کە تازە کارەکەی بۆ دەرچووە لەگەڵ ئەوانیش قسەمان کردووە کە هیچ کەسێک لەو کارمەند و شۆفێر و ئەو کەسانەی کە لەوێ کاریان کردووە بە هیچ جۆرێک ئەوانە با بڵین دوور ناخرێنەوە لە کارەکانیان و لەسەر کارەکانیان بەردەوامە بن هەڵبەتە لە ڕابردوو بەشێک لەوانە پیان وابووە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەوانان براوەکرێن و هاتوون سەرجادەیان گرتووە دیارە لە هەندێک شوێنی تریش وەکەوەی کە ئاماژەی پێکراوە تەقە کراوە لە تەنکەر و ئەوانە لە ڕاستیە ئێمە بە دوواداچوونەکانمان لەسەر خەتین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە لایەنە ئەمنیەکان و لە لیوای نەوت و گاز کە بەڕاستی ئەرچی پاراستنی ئەو شوێنانەیە